ئەمە پێویستی بە تەمرینە ماوەیەک تەمرینەکەی هەر وەکو چۆن کەسێک لە هۆڵێکی یاری ئاسن گرنگی بەخۆی ئەیان ڕۆژانە خواردن ڕێنمایی تەندروستی و وەرزشێکی ڕێکوپێک ڕاهێنان لە دوای ڕاهێنان هەستەکان ماسوولەکانی بەهێزە بن هەموو ئەوانەشی کە کۆرسی یادگا خوێنن ڕۆژ بە ڕۆژ ڕاهێنان ئەنجامیان ڕۆژ بە ڕۆژ هەست بەوەکەن کە یادگیان بەهێزتر و بەهێزتر بێت چونکە پەیوەندی خانەدەمارەکانیان باشتر ئەبێ و فێری تەکنیکێکە بن کە زۆر بە خێرایی ئەو بەشانی مێشک یارمەتیدا بیر بکەوێتەوە لەوانە ئەمیگدالا هیپۆکامپۆس و لای ڕاستی مێشک پەیوەندی خانەدەمارەکان هەموو ئەمانە ئێمە شیکردنەوەی زانستیمان بۆی هەیە کە لە کۆرسی یادگە کاتێکە بە تو ئەڵین ئەمە ئەبێ ئەم ڕەنگەی بیتێ ئەمە بێ ئەم وێنەیە بیتێ بەڵام پێچێت تۆ نەزانی کە لەناو مێشکتا چۆن ئەم بەشانە چالاکە بن بۆ نمونە ئەگەر من ساڵانێک لەم و پێش کۆمەڵشتم بە دەقیقی لەبەر کردبێ ئێستا کەش هەر بە دەقیقی بیرمەکەوێتەوە بۆ نمونە ئەتوانم یەکسەر پێت بڵێم سوورەتی 18 سوورەتی کەهف ماکیفین فیه ئەبەدا ئاەتی سێهەمە و ئەتوانم بیرم بکەوێتەوە کە سوورەتی مەریەم بۆ نمونە سوورەتی 19 یەریثونی و یەریث من آلی یعقوب ئەم یەکسەر بیرمەکەوێتەوە کە ئاەتی